دەنگدێژیان خان بڵێ ئەوەی کە ئەگەر نەگەڕێنەوە زۆر کۆن لەسەر ڕۆڵ و وەدیارکەوتنی مەلا مستەفای بارزانی نەگەڕێنەوە بۆ باپیرە و بۆ شێخ سەلام و ئەوانە حقیقەت ئەوەیە کە لە ساڵانی سیەکاندا ڕۆڵی شێخ ئەحمەدی برای گەورەتر و عومدەتر بوو وەکو سەرۆکی ئێڵی بارزان لەسەر ئەو دەم کە مەلیکی بۆ لە عێراقێ لەسەر کۆمەڵێک سربزێوی و لەسەر کۆمەڵێک چالاکی ماوەیەک مەلا مستەفایان گواستەوە بۆ وەکو تەبعید گواستیانەوە بۆ سلەیمانی و ماوەیەک لە سلەیمانی تەبعید بوو بەڵام ئەوەی کە ڕۆڵی مەلا مستەفای لە ناو بزوتنەوەی کوردیدا وە دیار خست ئەو جوڵانەوە یا ئەو حڕەکەتانە بوو کە لە بیدایەتی چلەکاندا لە ناوچەی بارزان ڕوویدا و ئەوەش لەگەڵ حکوومەتی بەغدا و لەگەڵ حاکمی ئەو کاتی بریتانیایە کە عێراق لە ژێر حکمی بریتانیادا بوو لە ژێر دەسەڵاتی بریتانیادا بوو ئەمە لەسەر کۆمەڵێک ئیمتیازاتی ناوچەیی و مەحەلی سەر بە قەزاکەی خۆیان لەگەڵ دەوڵەتی مەلیکی نەسازان و کۆمەڵێک تەقوتۆق کرا کۆمەڵێک هەڵبەز و دابەز کرا و فڕۆکەکانی بریتانیایە ئەو ناوچەیان بەر بۆمباراندا و داخرەکەیدا کە مەلا مستەفا لەوێ دەورێکی عەسکەری هەبوو وردە وردە ئەو دەورە عەسکەریە وای لێ هات کە جێگای شێخ ئەحمەد وەکو زەعیمی جوڵانەوە کە بگرێتەوە مەلا مستەفا زۆتر ناویوە دەرکەوت شێخ ئەحمەد زۆتر وەکو ڕاهبەرێکی ڕوحانی و ئەوانە هەرمایەوە تا ئاخر ڕۆژەکانی حیاتی دواتر لە 45 و ئەوانە 1945 شۆڕشەکە یا جوڵانەوەکە یا ئەو حڕەکەتەی کە لە بارزان بەڕاستی مەسلەیەکی نەتەوایەتی نەبوو لە بیدایەتەوە بەڵام دواتر ئەو دەم کە کۆمەڵەی هیوا لە ناوچەی کەرکووک و لە ناوچەی سلەیمانی بە ڕابەری ڕەفیق حیلمی کۆمەڵێک کاری حیزبی و کاری ناسیۆنالیستی و کاری نەتەوایەتیان دەکرد ئەوانە وایاندانی وەکو زۆر جار باسم کردو کە ڕۆشنبیری کورد هەر لە دێر زەمانەوە قەت بڕوای بە خۆی نەبووە قەت بڕوای بە هێزی ئەژنۆی خۆی نەبووە هەمیشە و دایم لەبەر ئەوەی کە ئاغا و شێخ و مەلا سەرکردایەتی شۆڕشەکانی کوردیان کردووە خۆیان پێ بچووک بووە خۆیان پێ ئەوە بووە کە ناتوانن گەورە بن ناتوانن پنسەلە ڕاهبەری بکەن بۆیە هەمیشە پەنایان بۆ شێخێک و ئاغایە کوشتێکی ئاوا بردووە ئەوە عینی شت ڕەفیق حیلمی کە سەرۆکی هیوا بوو کۆمەڵێک لە کادرە باشەکانی خۆی وەکو میرحاج و خێرۆڵڵا و عەبدولعەزیز و ئەوانە نارد بۆ ئەو ئەفسەرە بە ئەزمونانەی جەیشی عێراقی نارد بۆ بنتەقەی بارزان و مەعمورەتەکان ئەوە بوو ڕانمونونەکان ئەوە بوو کە ئەوان بچن و بچنە سەر ئەوەی کە دەست بەسەر جوڵانەوەکەدا بگرن و بۆن و بەرامێکی نەتەوایەتی بدەنێ ئەوان پێیان وابوو کە مەلا مستەفا ناتوانێت ئەو ڕۆڵی نەتەوایەتێن ڕۆڵی ناسیۆنالیزمێک بجێڕێت بەڵکو ئەفسەرانە دەیە بچن کۆمەڵ بکەن ئەوە بوو کە بەداخەوە دواتر ئەو جوڵانەوەیە بە حەملەی فڕۆکەکانی بریتانیایە تێکشکا و مەلا مستەفای بارزانی و شێخ ئەحمەد و هەموو عەشیرەتی بارزان لە منتەقەی بارزان و دەرکەوتن و بە چۆستانەکانی چاڵدران و حەکاری و سێ سنوور و سێ سنووری تورکیا و ئێران و عێراق هاتنە چۆستانەکانی شنۆیە و بوو پەنابەر بوون بە پەنابەری ئەو پارچە لە خاچی نیشتیمان کە پێی دەڵێن ڕۆژهەڵاتی کوردستان لەو سەر و بەندەیدا لە 1945دا کە کۆمەڵەی ژێکاف لە منتەقەی موکریان و لە منتەقەی ڕۆژهەڵاتی کوردستان هێژمۆنێکی تەواو کوردایەتی داسەپان بووە کوردایەتی بەڕێوە دەبردووە و پیادەی کردبوو ئەوان کە ئاگادار بوون کە مەلا مستەفا کە سەرۆکی ئەو جوڵانەوە بۆ کە لە بارزان وەڕێیان خستووە پەنای هێناوە بۆ منتەقەی شنۆ و نەغەدەی ئەوان داوایان کرد لە قازی محەممەدی کە دەبێ بچن و ئەو برایانی ئەو دیویان کە برایانی
باشووری کوردستانیان کە تەنانەت لە قەبی زەعیمیاندا بوو بە مەلا مستەفای کادرەکان و شۆڕژگێرانی کۆمەڵی ژێکاف دەبێت بچین بەرەو پیران و بیان هێنین لە ناوچەی خۆمان بیان حاوێنەوە ئەوە بوو کە چەند کادری کۆمەڵی ژێکاف چوون بۆ دەوروبەری نەغەدەی و مەلا مستەفا و کۆمەڵێک لە چەکدارەکانیان هێنا بۆ مەهاباد و باقی ژن و منداڵەکانیان لەو دێهات و منتەقەی سندوس و منتەقەی لاجان و منتەقەی نەغەدە و منتەقەی شنۆیە جێگیر کرد و مەسکەنیاندان. ئەمە لەو ڕۆوە ئیتر لەو حڕەکەتەی منتەقەی بارزانەوە ڕۆڵی بارزانی وەکو بڵێن مەرحەلەی یەکەم و دیار دەکەوێ و شێخ ئەحمەد وەکو ڕاهبەرێکی ڕوحانی دەمێنێتەوە مەلا مستەفا وەکو ڕاهبەرێکی سیاسی عەسکەری دەمێنێتەوە دواتر ئەوان مەلا مستەفا دێت لەگەڵ خۆی چەکدارەکانی دروست لەو کاتیدا کە بە ڕابەری قازی محەممەدی لە مەهاباد جمهوریەتی کوردستانی ئەعلان دەکرێت وەزارەت و ئەوە دادەدرێت و ژنەراڵ دروست دەبێت و چەندین ژنەراڵان دادنێ وەکو حەمەڕەشید خانی بانەی وەکو بەهادورخان وەکو سەیفی قازی کە ئامۆزای خۆی بوو ئەوانە دەبن بە سێدانە ژێنەراڵ لە جمهوریەتی کوردستان ئیتر مەلا مستەفاش کە دەو دەمێەوە بە هێزێکی پۆشتەی چەکداری بە ئەزمونەوە هاتبوو بۆ مەهاباد ئیتر ئەویش دەکەنە یەکێک لە ژێنەراڵەکان و لە قەبی ژێنەراڵی دەدەنێەوە پایەی ژێنەراڵی لە جمهوری کوردستاندا دەدەن بە قازی محەممەدی بە مەلا مستەفای لەلایەن قازی محەممەدەوە ئەوە لێرەوە ڕۆڵی مەلا مستەفای وەکو سەرکردەیەکی سیاسی عەسکەری کورد دەردەکەوێت. کە شۆڕشەکان دەدەستی خێڵ و عەشیرە و شێخ و مەلا و دەرەبەکدا بۆ زۆرتر ڕۆشنبیر کە کوڕە فەقیر و کوڕە توێژی مامناوەندی کۆمەلگا بووە هەرگیز بڕوای بەخۆی نەبووە کە بتوانێت ڕێبەری بکە مەسەن گەورەترین نمونە ئەوەی کە لە کۆمەڵی هیوا خونیان توانی بۆ خۆیان ببن بە سەرۆک ببن بە ڕێبەری جوڵانەوەیەکی نەتەوایەتی یا ئەوەی کە گەورەترین باشترین نمونە کۆمەڵی ژێکافە لە ناوچەی موکریان و لە دیوی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەوانیش هەموو کارەکەیان کرد لە ماوەی 4-5 ساڵدا هەستێکی تەواو نەتەوایەتیان بزواند و هەستێکی تەواو ئەوە کوردانە هاتە ئاراوە بەڵام داخرەکەیدا تەسلیمی قازی محەممەدیان کرد کە هەم مەلا بوو هەم دەرەبەک بوو هەمیش دەوڵەمەند بوو و مەلاش بوو هەرچەندە نێو کۆمەڵی ژێکافدا کوترا بوو کە ئەو سێ توێژە شێخ و ئاغا و مەلا بۆیان نییە بێنە ناو کۆمەڵی ژێکاویە سەرکردایەتی کۆمەڵی ژێکا بەدەستەوە بگرن بەڵام ئاخرەکەی قازی چونکە پیاوێکی بە ئەزمون و پیاوێکی بە هێژمۆنی بوو و دەوڵەمەند بوو و قاچی لەسەر عەرز بوو لە ناوچەی موکریان و لایەنگری هەبوو ئاخرەکەی چونکە بە هێژمۆنی بوو هات دەستی بەسەر کۆمەڵی ژێکافیش داگرت. مەلا مستەفا کە هات بۆ ناوچەی مەهاباد و لەوێ لە جمهوریەتی مەهاباد لەو 11 مانگەیدا بەشداری کرد بە خۆی چەکدارەکانەوە حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە جێگای کۆمەڵی ژێکافیان لابر بوو کۆمەڵی ژێکاف لە ناو چوو بوو و جێگای خۆیدا بوو بە حیزبی دموکراتی کوردستانی ئێران هەر بەلا ساکەرەی ئەوانە کە چەند ڕۆشنبیرێکی وەسو وەکو هەمزە عەبدوڵڵا و وەکو میرحاج و وەکو عیزەت عەبدوڵعەزیز و ئەوانە لەگەڵ بوون بریاری ئەواندا کە عینی حیزبی دموکرات کە ئەوە بریارێک بوو کە لەسەر ڕاهات بوو بەڕاستی و ئەوە باوێک بوو بە باوێک شنەی باە کە لە سۆڤێتەوە دەهات کە حیزبەکانی ئەو نەتەوە فەقیران ئەو نەتەوانە و حیزبی دموکراتی خۆیان دروستکەن ئەوە بوو کە هەموویان حیزبی دموکراتی ئێران حیزبی دموکراتی کوردستانی ئێران حیزبی لە تورکیا لە هەمووی ئەو ناوچانەدا حیزبە دموکراتەکان بوون بە باو مەلا مستەفاش ئەوەیان پێکوت ئەو چەند ڕۆشنبیرە کە باش ئەوەیە کە ئەو دەمیکەم حیزبی ڕزگاری هەبوو حیزبی شۆڕش هەبوو لە کوردستانی عێراقیە و جوابگووی ئەو هەموویست و داخوازی هەستەنەتەوایەتیەکانی کۆمەڵانی خەڵک نەبوو و هەروەتر کۆمەڵی هیوا هەڵوەشابوو تقریبەن هەڵوەشابووە نەژما بوو کۆمەڵی هیوا
ئەوە بوو کە کوتیان کاکە ئێمەش عینی بە چەشنی کۆپی حیزبی دموکراتی کوردستانی ئێران با حیزبی دموکراتی پارتی کە لە زاراوەی ئینگلیسیدا حیزب هەمان پارتیە پارتی دموکراتی کوردستانیان دروست کرد ئەوە بوو کە هەمزە عەبدوڵڵایان ناردەوە لە مەهابادەوە و هەمزە عەبدوڵڵا هات لەگەڵ کۆمەڵێک ڕۆشنبیر لە سلەیمانی و لە کۆیە و لە ئەوانەدا لە کەرکووک و پەیوەندی کرد کە حیزبی دموکراتیان دروست کرد پارتی دموکراتی کوردستانیان دروست کرد کە مەلا مستەفایان بە سەرۆکدانا چونکە مەلا مستەفا هێژمونێکی زۆری هەبوو لە چا ئەو ڕۆشنبیرانە و برایم ئەحمەد لە بیدایەتەوە نەهات بەڵام دواتر هەرهات مەلا مستەفایان کردە سەرۆکی پارتی لەوێ و دواتریش شێخ لەتیفی کوڕی شێخ مەحموودی بوو بە جێگری یەکەم کاکە زیادی کۆیە بوو بە جێگری دووەم و ئەوە ئیدامەی هەبوو کە تەشکیلی پارتی دموکراتی کوردستان دواتر ئەو چەند ڕۆشنبیر و ئەوانە کە مابوونەوە لە پاشماوەی هیوا و لە پاشماوەی حیزبی شۆڕژ و حیزبی ڕزگاری ئەو تاقمە ڕۆشنبیرە پارتیان بڕێوە برد بەڵام مەلا مستەفا هەمومان دەزانین دوایەوەی کە کۆماری مەهاباد تێکچوو مەلا مستەفا و چەکدارەکانی هەستان هاتن بەرەو ڕۆیشتن بەرەو سۆڤێت و لە چەمی ئاراستپەڕینەوە و بوون بە پەنابەری سۆڤێت و ئەو پەنابەریە بۆ مەلا مستەفای و چەکدارەکانی هەرچەند کەس و ماڵ و منداڵ و ژن و منداڵ و حتا ژن و منداڵی خۆشی لەگەڵ شێخ ئەحمەدی تەسلیم بوونەوە و نەیبردن بۆ سۆڤێت بەڵام ئەوان تەسلیمی عێراق بوونەوە چوونەوە عێراقێ و ئیتر پارتی بەنهێنی لەلایەن هەمزە عەبدوڵڵا و ئەو تاقمە ڕۆشنبیرەی وەکو مامۆستا برایم ئەحمەد و ئەوانی دیکە و دواتر عومەر دەبابە ئەوانە شاتوونە ناوێ و مام جەلال هاتۆ ئەوانە هەبوو بەکاری نهێنی و ئەوە کاریان کردووە بە ناوی پارتی هەتا ساڵی 58 کە عەبدولکەریم قاسم مەلیکی دەڕوخێنێ و مەلیکی لە سیستمی عێراقێ دەمرێ و لە ناو دەچێت جمهوریەت دێ بە سەرپەرشتی عەبدولکەریم قاسم عەبدولکەریم قاسم لە ئەوڵەوە دەستی نیەتێکی باش هاتە پێشێ و بە نیەتیەوەی هاتە پێشێ کە عێراق لە دوو نەتەوەی کورد و عەرەب دروست بووە و پێکەوە دەبێت ئەوە بکەین کە عێراق پێکەوە دروستکەینەوە دوای نەمانی مەلیکی لە عێراقێ ئەوە بوو کە زۆر بە حوسنی نیەتێکەوە و بە نیازپاچی هاتە پێشێ لەگەڵ مامۆستا برایم ئەحمەد و مام جەلال و ئەو کەسایەتیە بە ناوبانگانەی پارتی حتا ئیجازەیدا کە ئەوانە هەستن بچن بۆ سۆڤێت و بچن مەلا مستەفا و چەکدارەکانی بێننەوە دوای 11 ساڵ ئەوە بوو کە بە میسردا مەلا مستەفا هاتەوە و مامۆستا برایم ئەحمەد و ئەوانە چوون بەرەو پیری کەشتێکیان هێنا بۆ بەسرەی و لە بەسرەی ڕا بە دەهۆڵ و زوورنا و بە دەنگ و دەنگدانەوەیەکی زۆرەوە کوردان هەمووی بەرەو پیری چوون کە ئەمە 11 ساڵە لە سۆڤێتە و لە وەتەن دوورە و هاتەوە و عەبدولکەریم قاسم پێشوازێکی زۆر شاهانەی لێ کرد و تەنانەت کۆشکەکەی نووری سەعیدی کە کوژرا بوو لە بەغدایە حتا تەنانەت کۆشکەکەی نووری سەعیدی دە اختیاری مەلا مستەفا و هاوڕێیانی حیزبیەکەینا بەڵام مەلا مستەفا کە هاتەوە هەر لە ڕۆژی ئەوڵەوە حەقیقەت ئەوەیە کە بڕوای بەکاری حیزبایەتی و ڕێخستن و ئەوانە نەبوو بانجیان کرد بۆ متەمەر کوتینایان بۆ متەمەر لوشەیەکی زۆر ناشرینی بەکارهێنا بوو کە ئەمن مقڕی نازانم چۆ فاحیشەخانە و ئەوانم پێ لە مقڕی حیزب باشترە خۆی زۆر بە مریدی عەبدولکەریم قاسم دادەناوە حقەتی ژەو بوو عەبدولکەریم قاسم بە نیەتێکی باشەوە لەگەڵ کوردەکان هاتبوو پێشێ دواتر مەلا مستەفا چۆوە بۆ منتەقەی بارزان و لەوێ ڕائیتر ئەمە دەتوانین بڵین دەوری دووەمی مەلا مستەفا لە شۆڕشی بەشی دووەمدا کە شۆڕشی ئەیلولە دروست دەبێ حقیقەت شۆڕشی ئەیلولیش کۆمەڵێک عەبدولکەریم قاسم شۆڕشی عەرزی کرد شۆڕشی ئەرازی کرد کە عەرز بدرێتەوە بە جوتیار و بە خەڵکی زەحمەتکێش کەچی لەگەڵ بربەرەکانی کۆمەڵێک ئاغاوەت و کۆمەڵێک ئەوانەی کە نایان دەویست ئەو ڕێفۆرمە لە مەسەلەی عەرزدا ڕووبدا ڕوبەڕوو بۆ و دواتر
خەڵکی دیکەی ناو پارتی ئەزم لە مامجەلال و ئەوانە هاتن ئەو جوڵانەوەی کە لە دەربەندی خان و بازیان و چەمی ڕێزان و ئەوانە سەری هەڵدا بوو هێنایان ڕووپۆشی نەتەوایەتیان بەسەردا کرد و ئەوە دەستپێکی لە 62 دەستپێکی شۆڕشی ئەیلول بوو و ئاخرەکەی مەلا مستەفا هاتەر بۆ بە زەعیمی ئەو شۆڕشە و لەوێڕا دەوری دووەمی مەلا مستەفا و ئاخر دەوری مەلا مستەفای کە لە 62 و تاکو و 74 75 خایاند دەست پێ دەکا کە مێژوویەکی پڕ لە شەڕ و کوشتن و خێن و ئێسقانشکانی براکان و لە سەر و جۆلاکی براکان دان و لە هەر سێ پارچەی کوردستان و ئەوە مێژوویەکی دوور و درێژەکە هەمووی لە ڕەسی ئەوانەدا لە سەر هەمویاندا خودی شخصی مەلا مستەفا بەرپرسی یەکەمە. هەر وەک لە پرسیارەکانی پێشوودا ئیشارەیەکمان پێکرد مەلا مستەفا کە هات بۆ دیوی ئێرانێ بۆ دیوی ڕۆژهەڵاتی کوردستان سەرانی ژێکاف و سەرانی کۆماری مەهاباد بەرەو پیری چوون بە ئەرکێکی نیشتیمانی و نەتەوایەتی خۆیان زانی کە ئەوانە هاوخێن و براکانیانن لە نیشتیمانی کوردستان و لە بەشێک لە پارچەیەکی تری کوردستان و دەبێ پەزیرایان لێ بکرێ و دەبێ بە باوەشی ئاوەڵەوە بەرەو پیریان بچین هەر ئەویان کرد و هەر لەوەشەوە کە ڕۆژی جمهوریەتی کوردستان کە لە مەهاباد هەیە و ڕسمەکانی هەیە ئەو ڕۆژە مەلا مستەفاش لە شان بەشانی سەرانی دیکە و وەزیرەکانی دیکەی جمهوری و خودی قازی محەممەد لە مەیدانی چوارچرای مەهاباددا ئەویش لەوێ حازر بوو و لەوێ وەکو ڕسمێک وەکو باوێک کە زۆرتر وا باو بوو کە دەبێ جمهوری وەزیری هەبێ و جمهوری ژێنەراڵی هەبێ و جمهوری جەیشی هەبێ ئەوانە هەر شتێک بوو کە فۆرمالیتە بدەنا بەڕاستی نەمان بوو ینی ئەو هێزی پێشمەرگەیە لە جمهوریەتی مەهاباد نەبوو وەرە و خەڵکە خۆبەخشەی خەڵکی سابلاغێ تایبەت سابلاغێ کۆمەڵێکی چەکداری عەشایری شکاک و ئەوانە هەبوون کە بەڕاستی نامونەزەم بوون و زۆرتر وە میلیشیا و شتیوا بوون و نەزمیان نەبوو بۆ ڕێکخراوەیەکی وەکو جمهوری یا وەکو موئەسسەیەکی وەکو جمهوری و ئەو هەستی نیشتیمانیەکە هەیان بێ نەبوو ئەوە بوو کە ئەم هێزە کە تا ئەندازەیەک پۆشتە و تا ئەندازەیەک ڕێکخراو بوو کە ئەوی چەکدارەکانی مەلا مستەفا بوون ئەوانیان کرد بە هێزی جمهوری و بوو بە بەشێک لە دواتر وشەی پێشمەرگەش هات کە پێشمەرگەکانی جمهوری لە مەهاباد و هەر لەوێ خازی بۆ خۆی قازی محەممەد ئەو سێ کەسەی کە خەڵکی ڕۆژهەڵات بوون یەکانی شکاک بوو یەکان حەمە ڕەشید خانی بانەی بوو یەکان ئامۆزاکەی خۆی بوو سەیفی قازی ئەوانەی کرد بە ژێنەراڵ مەلا مستەفاش لێ بوو زۆرترین هێزی چەکدارێکی دەیختیاردا بوو تەبیعی دەبوو پۆستێک بدا بەویشیان کوت ژێنەراڵ مەلا مستەفای بارزانی و ئەو پۆستە لەوێ ڕادرا دەنا ئەوەی کە لە تاریخدا دەیخێنین و دیعایە و میعایە بەڕاستی ئەسڵ و ئیساس ئەساسی نییە من بە درێژایی ئەم ساڵانی ڕابردوو لەگەڵ بەڕێزان مامجەلال بەڕێز مامۆستا برای مەحمەد قسەم کردووە مقابلەم کردووە ئەوانیش پێیان وایەوە دەزانن و مێژوش دەیڵێ کە مەلا مستەفا لە سۆڤێت ئەو قەدر و حورمەتیان لێ نەناوە کە وا باوە کە گوایە لە سۆڤێت خێندوویەتی و لە سۆڤێت پلەی ژنەراڵی بەدەستێناوە نەخێر پلەی ژنەراڵی هەروە زۆر عەشایری زۆرەوە جەنابی قازی محەممەد بۆ خوێر ئاوە داوێتی و کتێتیکا کە تۆ ژێنەراڵ بە لەوە دواوە و ئیتر وەکو ژێنەراڵێک لە جەیشی هێزی چەکداری جمهوریەتی کوردستان لە مەهاباد ئەویش ئەوەی پێبراوە و دواتریژی تر ڕۆژنامەنووسانی ئەجنەبی کە دەوروبەری مەلا مستەفای پێیان دەکوت ژێنەراڵ بارزانی ئەوانیش ئەویان بەکارهێناوە ئەلێ ڕاپێبراوە دەنا ئەگەر ئەوەی کە بڵێ لە سۆڤێت خوێنبێتی ئەوانە ناشتیوانەوە بەتاق ئیتفاقەن زۆر بەداخەوە ئەسڵەن پێشوازێکی ئاوایان لێ نەکرا لە ئەوانەوە هەموویان ئەو 300 کەسەیان هەندێکەکەی هەڵداش بۆ ناوچەیەکی سارد و سڕی دەوروبەری شارەکانی سۆڤێت و ئەوە بوون ینی نانش تەنانەت لەلایەکیش بن.
بەڵێ ڕاستە ئەوەی کە باوە لە ماوەی ئەو هەتا ساڵەیدا بە منێک شتان پێ بڵم لێرەدا بە سەراحەت ینی بەستە چی دیکە بە لەگەڵ خۆمان درۆ نەکەین لەگەڵ خۆمان ئەوە نەکەین وە مێژوو بۆ خۆمان دروستکەین و ئەوانە حقیقت ئەوەیە کە قازی محەممەد کە هاتە سەرەوەی کە فرقەی ئازەربایجان خۆی تەسلیم کرد و فرقەی ئازەربایجان مقاومەتی نەکرد و هات ئازەربایجانی داگرت قازیش ترسی لێ نیشکە جمهوریەتەکەی تێک دەچێت وەفعلەن نیژوا بوو قازی دەیزانی کە پشت و پەنای نییە قازی دەیزانی کە هێزێکی وای لەبەر دەستدانێت بۆیە مەلا مستەفاش لەگەڵ شێخ ئەحمەدی برای معدل دە فکری خۆی و بنەماڵەکەی و خۆی و عەشیرەتەکەی دابوو کە بیان پارێزێت ئەوە بوو لەو هەڵاوگرمەیەدا کە خەریک بوو جێیش داهاتەوە و مەهابادی داگیر دەکرد و جمهوریەتەکە خەریک بوو لە خەتەرداکەوت مەلا مستەفا چوو بۆ تارانێ هاتەوە شای دیت هاتەوە و ئەوان وایان دانا کە نەخێر خۆیان لەو هەڵاوگرمەی شەڕی ئێران و نەدەن و لەگەڵ شێخ ئەحمەدی برای حەقیقەتەکەی ئاوایە بەنێو چۆستانەکانی شمالی سەرووی کوردستانی ئێرانەدا خۆیان دەرباسکەن و پسنەوە ناوخاچی تورکیا دووبارە پسنەوە ناوخاچی عێراق و ئەو جارەکانە بچن بەرەو سنوورەکانی سۆڤێت و خۆیان لێوە تەسلیمی سۆڤێت بکەن حقیقەت ئەوەیە قازی محەممەد پیاوێکی ئاقڵ و ئەوە بوو و باش دەوروبەری خۆی دەناسی دەیزانی نە ئاغاوەتەکەی خۆی کە چەکدارەکانی کە ئەو عەشیرەتانەی کە هاتبوون لە ڕۆژی کۆماردا زۆر بەهات و هاوار و بە حەماسەوە هاتن دەیزانی کە لە ڕۆژی تنگانەدا ئەوانە پیاوی مقاومەت نین و پیاوی ئەوە نین کە بەرگری لە کۆمارە ساواکەی مەهاباد بکەن و ئەو ئیمانەشی دەبوو کە بارزانی بتوانێت ئەو کارەی بکە و بارزانیان بەهێزێکی بێگانە دەزانی و شاش دەیتوانی ئیستفادە لەوەی بکە و مەلا مستەفاش حازر نەبوو کە خێڵ و عەشیرەتەکەی بکاتە خەتەرێک بە قوربانی قازی محەممەدی بکە ئەوەیە کە ئەو هات کوتێ من دەڕۆین ئەمە دەڕۆین و خۆمان تەسلیم دەکەین بە سۆڤێت و شێخ ئەحمەدی برام دەچێتەوە تەسلیم دەبێتەوە بە عێراق و ئێمەش بزانین کۆمەڵک چەکدارمان هەیە و چەندانە ئەفسەری حیزبی تودەشی لەگەڵ کەوتبوو لەوێدا کە ئەمە دەچین بەرەو سۆڤێت ئەمە حقیقەتێکە ئەوەی کە هەمووی دیعایەیە ئەوەی کە دێن دەڵێن ئاڵای کوردستان چێ درویەتی نازانم ئەوانە هەمووی دیعایەن کە دواتر ڕۆشنبیران سازیان کردووە ئەوەی کە مەلا مستەفا مقاومەی نەکرد لە جمهوریەتی مەهاباد ئەمە حقیقەتێکە نەخێر نەیان کرد و ئەوەی کە قازی ئاڵای دابێت بە مەلا مستەفای لە هیچ سەرچاوەیەکی ڕسمی بە بەڵگەیی ئەوە نەبی دراوە مەگەر ئەوەی کە مەسەن لەولای بۆەوەی کە مەسەلەن تێریان کردووە یا مەسەن ئیمتیازیان داوە بە تاقانە کوڕەکەی کە عەلی قازیە هات پێ مەسەلەن لە مەنەسەیەکی یا لە مراسمێکی لە هەولێرێ ئەو درۆیانەی کردبێت کە ئەوە عالمی ئەوە ئاڵای کوردستانە و ئەوە لە نێچیر بارزانی وەردەگرم و ئەو کاتی ئاڵای کوردستانەگە بوو بێت لە قوماش بووە و قوماشەکەش ئەوە نەبووە کە ئەو ئاڵایەش نەبووە بەڕاستی ئەوەی کە ئێستا ئێمە دەیبینین و لە پێش چاومانە بەڵکو ئاڵایەک بۆ لە تێکەڵاوێک لەوەی خۆی بوون و لە گزینگی خۆرەکە و لە قەڵەم و لە گوڵەگەن و ئەوە و ئەمن باوەڕ ناکەم کە قازی دەمەیدا ئەوەی دابێت و ئەگە دابیشێتی بۆ نەما خۆ ئەوەی کە لە هەولێرێک کردان نمایشێکی زۆر مەسخەرە ئەوەم هەموو کەس تێگەیش کە نەک کوڕی قازی محەممەدی ئەو کەسایەتێک کە ئاڵای بدرێتێنە نێچیر بارزانی ئەو ئاڵایی پێبووەوە لە قەتعەیەکی زۆر ئەوڕۆییدا لە ئەیفۆڕێکدا ئاڵایەکی کوردستان ئەویژی ئەوڕۆ ئەوەی کە ئێستا هەیە باوە ئەسن ئەو کاتی ئەو ئاڵایە هەر باو نەبوو ئەوی لەسەر کاغەز ئەگەر ئاڵاکە دراش بێت بە مەلا مستەفای حتمما لە قماشێکدا پڕ لە بەهێز و بە احترام و بە ئوتوکراوی بۆوانە و لە بوخچەیەکدا بەڵام ئەوە نەبوو نەماندید وەم باوەڕ ناکەم هەرگیزا و هەرگیز قازی محەممەد ئاڵای دابێ بە مەلا مستەفای و دڵنیاشم ئەگەر قازی مەلا مستەفا لە شۆڕشی دواتر لە شێستەکان کە بە شۆڕشی ئەیلول هەیە و کوردی ئێرانیش تێکەڵاو بوون و کوردەکانی ئێرانێشی هەمووی سەربڕی ئەگەر ئەوە ئاڵای قازی پێبایە
دەیتوانی بە ڕێبوارانی ڕێگای قازی محەممەدیش بڵە کاکە ئێوە چتان دێ منەوە تا ئاڵای قازی محەممەدی بە منەوە ئەوەش ئاڵاکەەوە تەسلیمی ئێوەی دەکەمەوە نەخێق مەلا مستەفا ئەوەی نەکرد کە مردۆ لە واشنگتۆن دواتر پاش دەیان ساڵ دواتر ینی لە 2000ەکاندا نەوەی مەلا مستەفای هاتۆ لە فرێمێکی وەکوەوەی کە لە قاپی عکسدا هەیە ئەم ئاڵایەکی ئەیفۆری دەدا بە کوڕی ڕەش. مەبدە و نیەتی قازی محەممەدی لە دوایەوەی کە جمهوریەتەکە ڕووخا ئەوە تەواو جیاوازە لەگەڵ ئەو مەبدە و بۆ چوونانەی کە دواتر ڕۆشنبیران و ناسیۆنالیستەکانی کورد بۆ بەرژەوەندی خۆیان یا بۆ بەرژەوەندی مەلەفی کوردایەتی دروستیان کردو و دایانناوە تەنانەت تەزویر لە ڕۆژنامەکاندا تەنانەت سوزانم قسە بە زمانکردنەوەی قازی محەممەدی سوزانم بەدایا بە زمانی مەلا مستەفایەوە. حقیقەت ئەوەیە کە ئەوەی کە مایەوە تەنیا قازی محەممەد و سنیەک لە وەزیرەکانی کۆمار بوون کە ئەوانیش دڵنیا بوون کە مۆزعەکە ئیعتیادی دەبێتەوە و شالیان دەبورێت و تەنانەت برا بچووکەکەی قازی محەممەدی بە دڵنیایی وەرەقی وەرگرت و وەکو زمان وەکو ئەوە گفتی وەرگرت بوو لە سەرۆک وەزیرانی ئێرانێک کە ناوی قەوام و سەڵتەنە بوو و بە کاچی کوتکا کە قازی محەممەد بوو کتی کاکە ئەمە بۆ هیچ هەڵ ناین من هەر دەبینەوە بە مەحاکم و قازی مەهابادێ و قەوام سەرۆک وەزیرانی شای وعدی بە منداوە و ئەوان هەڵ نەهاتن بەڕاستی چونکە دڵنیا بوون لەوەی کە هیچیان لێ ناکرێ بەڵام دواتر شا نامەردی کرد و لەگەڵ ئەوەی کە ئەوان خۆیان تەسلیم کردبوون تەنانەت بەرەو پیری جەیشی ئێرانی حتامیان دواوێش چوون و مەڕیشان بۆ کوشتەوە و بە قوربانیان بۆ کرد و هێنایانەوە مەهاباد بەبێ خوێنڕشتن بەڵام شا نامەردی کردوە هەر ئەو سێ قازەی هەرگرت و ئیعدامی کردن و هەیقەتەوەیە کە مەلا مستەفا هیچ ڕێگایەکی نەبوو و خۆشیان حەزیان لە مقاومەت نەبوو کە لەسەر کوردی ئێرانە تووشی مقاومەت و شەڕ و خێن و فیداکاری بن و باشترین شتیان ئەوە دیت کە یا بچنەوە تەسلیمی عێراقی ببنەوە یا بچن بە پەنابەری بچن بۆ سۆڤێت نەخێر ئەوە درۆیەکی مەحزە ئەوان هەڵاتن و ڕۆیشتن بەرەو سۆڤێت و لە سۆڤێت پەنابەر بوو هەتا 58. ئەوەی کە ئەوانە تەبیعەیە کە زیاتر لە 400-500 پیاوی گەنج و بە حەڕەکە و بێژن و منداڵ و هەمووی پیاوی پێگەیشتوو و جەوانی پێگەیشتوو کەوتونە ئەو خاکە زر و زەوەندەی سارد و سڕەی سۆڤێت بە درێژایی 11-12 ساڵ ئەم بەلامەوە زۆر تەبیعەیە کە ئەوانە هەموویان تووشی داوی خۆشەویستی تووشی داوی ژن تووشی داوی ڕابواردن مەشروب خواردنەوە ژن ئەوانە بوون ئەو دنیادا ئەوە تەبیعێت چونکە هەتا دنیا هەیە نە پیاو لە مەسەلەی جنس دەکەوێت نە ژن لە مەسەلەی جنس دەکەوێت و بە تایبەت کە لە وڵاتێکی وەکو سۆڤێت کە هەمومان دەزانین کە ژنەکانیان زۆر ئازادن بۆ مەسەلەی تێکەڵاو بوون لەگەڵ پیاو و بە تایبەت پیاوی ئەوانەی کە ئاوە بە شان و بازوو بە ئەوەدا دیویانن بەڵێ هەمویان زۆربەیان ئەمن پێم خۆشاخە کۆمەڵانی خەڵک مثلەن چاوێک لە بیرەوەرەکانی زوراری دەرگەڵەیی بکە سلەیمانبەرگی دەرگەڵە کە لەوێ بوون بە خۆی و بابێەوە لەوێ بوون لەگەڵ یارانی مەلا مستەفا بوون لەگەڵ پێشمەرگەکانی مەلا من عەرزم کردم پێشتریش مەلا مستەفا وەک پەنابەرێکی زۆر دوور لە ئیحترام تەنانەت ئەوە ڕخنەیەکە کە دەبێت ئێمە لە حیزبی کۆمونیستی سۆڤێت بە تایبەت حیزبی کۆمونیستی ئازەربایجان بە سەرپەرشتی و بە سەرۆکایەتی باقرۆف کە ڕئیسی حیزبی کۆمونیستی باکوو بوو ئی ئازەربایجان و ئەوانە کەوتنە ئازەربایجان ئەوانە زۆر بە بێحورمەتی پێشوازیان لە پەنابەرانی کورد کرد و زۆر بە بێحورمەتی هەڵیان داشتن بۆ منتەقەی کەڵخوزەکان و بۆ منتەقە ساردەکان ئەمە گلەیەکە کە لە حیزبی کۆمونیستی شوڕەوی دەگیرێت بە تایبەت شوعبەی ئازەربایجانی کە کوردەکان هەمیشە دایم عەتفێکی زۆریان هەبوو بۆ حیزبی کۆمونیست و بۆ سۆڤێت و بۆ حیزبی شوعی و حیزبی توودە و ئەوانە بەداخەوە ئەوان زۆر بە بێحورمەتی پێشوازیان لە ئەو 400-500 کەسەی کرد کە لە چەمی ئەرەسیان دابوو
قاعید بوونی بە سەرپەرشتی مەلا مستەفای نەخێر نەتەنیا ئەوانیان نەبردە بەر خوێندنی باش و نیان بردە بەر کاری باش و نیان بنوانە بەڵکو زۆر بە جانەوەنجی زۆر بە چەرمەسەری ژیان بە خودی مەلا مستەفاشەوە نە جامعەیەک دەگۆڕدا بوو نە زانکۆیەک نە خوێندنێک نە کارێک تەنانەت بە کاری زۆر پەست و کاری زۆر خوارەوە ئەوانەیان مەشغوڵ کرد و ئەوانیش مەجبور بوون بووە ئەوەی کە خۆیان تێرکەن و خۆیان بژێنن بچنە ژێرباری هەموو کارێکی بێمستەوا کارێکی سووک و ئەمن هیچ بەڵگەیەکم نیە لەوەی کە مەلا مستەفا خوێن بێتی لەوێ یا مەلا مستەفا تەنانەت لە سەرانی حیزبی کۆمۆنیستی کرێملینەوە پێشوازی لێکرابێت ئەمە درۆیەکی شاغدارە درۆیەکی مەحزە کە ئەمە نابێ بە باوەڕ بەو درۆیانە بکەین کە بەداخەوە لە ساڵانی پەنجاکاندا خودی ڕۆشنبیرانی کورد لە باشووری کوردستان و لە بەغدا ئەو درۆیانیان ساز دەکرد بۆ ئەوەی کە قاعید دروستکەن بۆ ئەوەی کە بڵێن خەباتی نەتەوایەتی کوردنی و پارتیدا بە سەرکردایەتی زەعامەتی مەلا مستەفای ئاوایە و مەلا مستەفا زانکۆی دیوە و شۆ بەشداری شەڕی ئەفغانستان و چۆی ڤێتنام و ئەوان هەم درۆیەکی شاغدار بوو درۆیەکی ئەوە بووە ینی ئەنواعی درۆیان دەکرد بۆ خۆیان درۆیان ساڵ تەنانەت لە مامۆستا برای مەحمەدم بیستۆ لە خۆرا دیعایان کردبوو کە ئەوە پێی دەڵێن مەلای سوور ئەوانە درۆن و مەلا مستەفا هیچ ئێجوکیشنێکی ئەو توێی نەبوو لە سۆڤێت نەتەنیا ئیزوکیشن نەبوو تەنیا ئەو حرمەتەی کە دەبوو بۆی دابێن ئەو حرمەتەشیان بۆ دانە نابوو. ئەوەی کە شۆڕشی ئەیلول بەڵێ کۆمەڵک ئاغاوەت سازیان کرد و تەقوتۆقەکە بە دژی عەبدولکەریم قاسم کە هەڵەیەکی یەکجار گەورەی مێژوویە ئێستاشی لەگەڵ بێت ئێمە شەقی ئەو هەڵەیەمان دەخۆین وەکو خەڵکی باشووری کوردستان کە ئەنفالی بەدوادا بێت کیمیابارانی بەدوادا بێت ئیعدام و سزنی سەردەمی سەددام و بەعسیەکانی بەدوادا بێت ئەوە هەڵەیەکی کوشەندە بوو کە ئێمە کردمان لە ساڵی 1962 کە بەگشت عەبدولکەریم قاسم داچوین و نەمانتوانی مدارا بکەین لەگەڵ عەبدولکەریم قاسم کە پۆتانسیێڵێکی وای تێدا بوو کە لەگەڵ کورد بسازێ و لەگەڵ کورد بکەوێتە گفتوگۆ و لەگەڵ کورد ڕێگایەکی ئاشتی ئەگەر کێشەکانیش هەل نەبن ڕێگایەکی ئاشتی بگرینە بەر و هەمووشمان دەزانین لە نەبوونی شەڕ و لە ڕێگای ئاشتیدا کۆمەلگا پێش دەکەوێ خەبات و زۆرتر دەڕوا بەرەو پێشەوە و باری ئەو ئابووری و باری کۆمەڵایەتی و فەرهەنگیش زۆرتر پێش دەکەوێت. ئێمە بە هەڵای هەڵگیرسانی شەڕ ئەو ڕێگایانەمان لە خۆمان بەست و ئێمە ئەو دەرەتانانەمان لە کیس خۆدا حەقیقەت ئەوەیە کە ئەم هەڵگیرسانی شەڕ بە دژی عەبدولکەریم قاسم هەڵەیەکی زۆر گەورە بوو کە بەداخەوە لە منتەقەی سلەیمانی و لە دەربەندی خان و لە بازیان دروست بوو. مەلا مستەفا ئەو کات بچوو بوو بۆ دەوروبەری ناوچەکەی خۆیان لە بارزان بەڵام سەران و ڕۆشنبیرانی کورد ئی پارتی کە نوخبەکان بە ئیسلاح هەستان چوون و بەرۆیان گرت وە کوتیان دەبێت بێ زەعامەتی شۆڕشەکەی بکەیت شۆڕش دروست بووە شۆڕشی نەتەوایەتیە و ئەمە دەبێت ئەوەی بکەینە شۆڕشێکی نەتەوایەتی هەرچەند مەلا مستەفا دەڵێن دژایەتی کردو بەڵام ئاخرەکەی بۆتە ئەمری واقع و مەلا مستەفا هاتۆ دەستی بەسەر شۆڕشەکەی داگرتووە و نەیکرد کە بسازێ لەگەڵ عەبدولکەریم قاسمی و لەسەر کۆمەڵێک شتیش عەشایری لەگەڵ عەبدولکەریم قاسم کەوتە عینادی دەنا دەکرا پێشی ئەو شەڕ درێژخایانە بگیرێت لەگەڵ دەوڵەتەکانی بەیەک بە دوایەکی عەبدولسەلام و عەبدولعارف و بەعسیەکان دواتر و عەبدولکەریم قاسمیش ئەو چارەنووسەی نەبێت کە ئاوا بەدەستی ئەفسەرانی خودی جەیشی عێراقی ئاوا بە ناشیرینی بکوژرێت و کوردەوەیدا بەڕاستی وەفای نەبوو بۆ عەبدولکەریم قاسم و ئەو وەفایی کە عەبدولکەریم قاسم لە بیدایەتی هاتنە سەرکاری نیشانیدا و ئەو حوسنی نیەتە بەداخەوە بە شۆڕشی هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول کە زیاتر لە 14-15 ساڵی خایان هەمووی ئەو خەونە بوو بە هیچ.
حقیقەتەوەیە کە مەلا مستەفا هەمیشە و دایم خۆی پێ گەورە بوو. مەلا مستەفا خۆی بە خاوەنی هەموو شتێک زانیوە. مەلا مستەفا کوتوێتی ئەگەر شتێک دەکرێت دەبێت لە ژێر دەسەری بەدەستی من بکرێت. ئەگەر شتێک خاوەنی هەبێت لەو کوردستانەی ئەمن خاوەنەکەیم. کاتێک دەبینێت کە شۆڕشە ئەیلول لە 61 و 62 بەدەستی مامجەلال و ئەو قاعیدانە و ئەو ئەندام کۆمیتە سەرکردایەتیەکانی پارتی کە زۆرن کە هەڵگیرسا و ئەوان بەشداری چالاکانی تێدا دەکەن یەکسەر دێت و دەڵێ ئەگەر شۆڕش کراوە خۆم زەعیمە و خۆی دەبێتە زەعیمی ئەو شۆڕشە و تەنانەت وای لێ دەکات لە شۆڕشەکەی کە دوای ئینشقاق تێدا هەڵدەکەوێەوە لە ئینشقاقەکەشدا جەماعەتی نەیار کە هەمووی نوخبە و هەمووی بە ئیستلا توێژی باسەواد و خوێندەواری ناو کۆمیتەی سەرکردایەتی پارتی بۆ ئەوانی ژۆلات دەنێت بەڵە بۆ خۆی هات دەستی بەسەرداگرت و تەنانەت لە متەمەردا بە هێزی شەق بە هێزی توندی مەلا مستەفا چوو هەمزە عەبدوڵڵای سکرتێری پێشووی پارتی لابرد و ئەو جارەکانە ئەوان کۆنگرەکەیان کردووە مامۆستا برای مەحمەد بوو بە سکرتێری پارتی دموکراتی کوردستان لە 59 دەنا مەلا مستەفا هات و سکرتێری بە هێزی زەبر بە توندوتیژی هەمزە عەبدوڵڵای بردەوە ماڵە خۆی دەماڵە خۆی خست و هەمزە عەبدوڵڵاش وازی لە سیاسەت هێناوە ڕۆیشتەوە ماڵێ. بەڵێ ئەوەی کە دەکوترێت سەد ڕاستە و ئەمن لە چەندین سەرچاوەوە ئەمن ئەوانم دەستکەوتەوە سەرچاوی وەکو مامجەلال سەرچاوی وەکو برای مەحمەد سەرچاوی وەکو عەبدوڕەحمانی زەبیحی سەرچاوەکانی تر ئەوانە هەموویان خەڵکانی حیزبی و ڕێخستن بوون و لە ساڵی 59 کە مەلا مستەفا دێتەوە بەغا زۆر دڵیان پێی خۆش دەبێت ئەو نوخبەیە زۆر سەردانی دەکەن زۆر ئەوە دەکەن تەنانەت ئەوەی کە دەکوترێ کوتوێتی پێم خۆشە بچم بۆ مقڕی قاعبەخانە نەچم بۆ مقڕی حیزب ئەوە 100% ڕاستە و شایت هەیە و ئەمن بە ڤیدۆ هەمە کە مامجەلال بۆ خۆی ئەوەی دەجێڕێتەوە کە ئاوای جوابی ئەوانە داوە کە چوون بە دوایدا بێ بۆ متەمەری چوار بەڵام ئەوان مەلا مستەفا کوتوێتێ من حیزبایەتیم پێخۆش نییە حیزبایەتیمان بۆ چێت پێویستیمان بە حیزبایەتە ئەوە من خۆم سەرۆکم و خۆم لی دەخڕم و خۆم ئەوە وەکو میرزادە و شێخزادەکانی خلی جومری جوایە ئەو ئاوای چاو لە شۆڕش و چاو لە خەباتی خۆی کردو و ئەو جارەکانە ئەو دیسکۆرسەیە ئەو گوتاری خەباتێکی نەتەوایەتی و ناسیۆنالیزم لە مەسەبی مەلا مستەفایدا نەبوو ئەو خۆی پێ زەعیم بۆ خۆی پێ گەورەی هەموو شەعب بۆ خۆی پێ بە گەورەی بارزان بۆ ئەو جارەکانە و بارزانیش سەروی هەموو میلەتی کووردا و هەمووی میلەتی کوردیش دەبێتە ژێرچۆکی ئەو و زۆری شیڕق لە سۆرانی بوو ئەو جوورەی کە من بیستومە و جنێوی داوە لە بەعزە مەجالیسێک و لە بەعزە کۆبوونەوەهایەک نەخێر مەلا مستەفا هیچ بڕوای بەکاری حیزبی نەبوو و ئەوەی کە دەڵێن لە سۆڤێتیش حیزبایەتی کردو درۆیەکی گەورەیە و لە کوردستانیش هەر لەسەر ئەو بیر و بۆچوونەی کە لە متەمەردا ئاوای بەرخورد کرد ئاوا لەگەڵ توێژی ڕووناکبیر و خوێندەوار جوڵایەوە هەر لەسەرۆشەوە گەراو دەستپێکی ئینشقاقێکی گەورە کە دوایە بوو بە باڵی جەلالی و مەلایی دامەزرا و هۆکاری سەرچەکەی ئەو بیر و بۆچوون و خێڵگەرایی و عەقڵی عەشیرەتی مەلا مستەفای بوو کە نەدەسازا لەگەڵ توێژی خوێندەوار. بەڵێ ڕاستە ئەو توێژەی کە بە ناوی مەکتەبی سیاسیەی تۆ بڵە 190 لە 14-15 ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی پارتی ئەو کات لە بیدایەتی شەستەکان هەموویان یەکدەنگ و یەکسەدا بوون هەموویان یەک جۆریان بیر دەکردەوە هەموویان پێکەوە متتەفیق بوون لە بیدایەتەوە کە بەڵێ حیزب دەبێت پارتی دەبێت بەرەو حیزبایەتی و بەرەو شکلی ڕێخستن و مۆدێرنیتە و ئەوە بچێت و متەمەر بگیرێ متەمەر خەڵک هەڵبژێرێ سەرکردە هەڵبژێرێ و متەمەر سەرکردە لادا مەکتەب سیاسی هەبێ و مەکتەب سیاسی فعلی بە معنای واقعی ئیش بکە
کادر پەروەردە بێت ئەوە بێت و کارەکان ئەوەی کە مامزەلات زۆری بڕوا پێ بوو ئەوەی کە مامۆستا برای مەحمەد و ئەندامانی تری پارتی وەکو عەلی عەبدوڵڵا وەکو نۆری شاوەیز وەکو عەلی عەسکەری وەکو عومەر دەبابە وەکو عەبدوڵڵا ئیسماعیل وەکو سوزانم زۆربەی ئەوانەی کە دواتر کاروباریشان دەستکەوت لە دەوڵەتی عێراقێدا حتا مەسەرەن کەسایەتێکی وەکو عەبدوڕەحمانی زەبیحی کە یادگاری ژێکاو بووە هاتبوو لەگەڵ کوردی باشوور کاری دەکرد و کاری حیزبایەتی و ڕێخستن خودای کاری حیزبایەتی و ڕێخستن بوو ئەو پیاوە کاری نەهێنیوانە حتا ئەوانەی هەموو جاڕس کرد کە وەختێک جوابی دانەوە کتێ من نایم بۆ مەقڕی حیزب مەقڕی حیزب بۆ من سووکە ئەمن کارم بە مەقڕی حیزب نییە و ئەوە بوو کە ئەوانی تر زانیان کە لە ژێر چۆچی سەرۆک عەشیرەت و سەرۆک خێڵێکدا کاری حیزبایەتی و مۆدێڕنیتە ناکرێ کادر پەروەردە ناکرێ و ئەوە هەمووی دەبێتە فۆرمالیتە و نمایشی هەر خۆیەتی خۆی بریار دەدا خۆی ئەوە دەکا و ئەگەر خۆشی لە خۆشی مێنێتەوە ئەوە کوڕەکانێتی ئەوە ژنەکەیەتی و هەرچەند ژن ئەو کاتی خەت دەسەڵاتێکی وان نەبووە بەڵام ئەوەی کە بیستومە دەڵێن نفوزێکی یەکجار ئەوەی هەبوو بەسەر خودی کوڕەکانی و مەلا مستەفایدا ئەویش حەمایل خان بوو کە لە تایفەی زێباری بوو کە لە چلەکاندا بۆ ئاشبوونەوەی تایفەی زێباری و بارزانی ئەو حەمایل خانیاندا بە مەلا مستەفای گوایە بەخۆی وەیە کە زۆر گەنج بووە هێژمونێکی باشی بەسەر مەلا مستەفایدا هەبووە و بەڵام ئەوەی کە هەموو کاری حیزب و پارتی و شۆڕش هەموو ئەو شۆڕشە گەورەی کە لە 1960 و 1960 وانەکە هیچتە ترۆپچی خۆی و دواتر لە 1970 و 1974دا ئیتر تەواو وەکو هێزێکی گەورەی ناوچەیی کاری دەکرد ئەوە هەمووی لە ژێر کۆنتترۆلی خۆی و دوو کوڕەکەیدا بوو کە ئیدریس و مەسعود بوون دەنا یەک ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی دەسەڵاتی کڵۆشەکرێکیشیان نەبوو. منە و ڕۆژانە وتارێکم دەخێندەوە ئەویش لەسەرەوە بوو کە زۆربەی تێکچوونەکانی کە مفاوزاتی کورد لەگەڵ دەوڵەتەکانی عێراق یەک بە دوای یەکدا لە دوای عەبدولکەریم قاسمەوە هەر لە خودی عەبدولکەریم قاسمیشەوە زۆربەی هۆکارەکان کورد بۆ خۆی هۆکارێکی سەرەکی بۆ بۆی کە مفاوزاتانە سەر نەگرن. حقیقەت ئەوەیە کە کورد لە هەرەوەی کە کوتم لە لەگەڵ عەبدولکەریم قاسمی کە نەسازە و لە شۆڕشی ئەیلولیشدا ئێمە دەستی داگیرکەرێکی گەورەی زیرەنجی کوردستان کە شای ئێران بوو کەوتە ناو شۆڕشی ئەیلول پڕ بوو لە جاسووس و لە سیخوڕەکانی شای ئێرانە ئەفسەران و ئەندامانی دەستگای ئەمنی ساواکی شای و ئەوانە بە خوڕ و پتونەوە هاتبوونە ناو شۆڕش و دەسەڵاتی یەکەم بوون هەروەک چۆن ئێستا کوونێتەوە چاو لێ دەکەی لە هەولێرێ ئەوە میتی تورکیای دێنێ و دەڕۆن تراتێنێ دەکەن لە ئیتلاعاتی ئێران لە منتەقەی سلەیمانی دێن و دەڕۆن و تراتێنێ دەکەن و قاسمی سلەیمانی بۆ خۆی نەفەری ئەوەڵ و ئاخر بۆ ئیتر بۆ خۆی بریاری داوە بۆ خۆی دروێتی و بڕیوێتی و دروێتی و لە میتی تورکێش لە منتەقەی بادینان و لە منتەقەی هەولێری عینیشتە ئەو کاتیش بەڕاستی شۆڕشی ئەیلول ئاخندرا پڕ بوو لە بە پیاوانی ساواک و جێیشی شای ئێرانە و شای ئێرانێ هەر لە ڕۆژی ئەوڵەوە کە هات دەستیدا شۆڕشی ئەیلول و لە بنەماڵەی بارزانی و پارتی وەردا بە نیەتێکی زۆر گڵاو بوو نیەتەکەی شای مەعلوم بوو زۆرێک لە ڕۆژنامە نووس و دۆستانی کورد هەر ئەو کاتی لە دەرەوەی وڵات ئەو نیەتەی شایان باس کردو لە جەریدەکان لە گوتارەکان لە وتوێژەکاندا کە شا نیەتێکی گڵاوی هەیە دەی هەوێ کورد بەکاربێنێت بیکاتە وەرەقێک بە دەستی خۆیەوە بۆ هەڕەشەکردن لە دەوڵەتی عێراق کە ئەو دەم حەسەن البەکر بوو و معاوینەکەی سەدام بوو کە پیاوێکی زۆر ئەوە بوو دوژمنکار بوو پیاوێکی زۆر جەلاد بوو و ئەوان هاتن شای ئێرانە
کە لەمێژ بوو داغدار بوو لە حکوومەتی عێراقیەوە تەنانەت بە سۆسیالیست توشتیوە ناوی خۆیان دەرکردبووە شارڕقی لەو مەسلەی سۆسیالیزم و ئەوانە بوو کە سەر بە سۆڤێت بن هەرچەند سەر بە سۆڤێت نەبوون دیکتاتۆرێکی مەحز بوون سەددام و دەوڵەتی بەعس بەڵام شا نیفاقی لەگەڵیان هەبوو شان ناکۆچی لەگەڵیان هەبوو بۆیە بە تەریق ئەفسەرەکانیەوە هاتە ناو شۆڕشی ئەیلول وەویستی لە تەریقی شۆڕشی ئەیلولەوە زەربەیەکی گەورە لە سەددامی بدا ئەوە بوو کە تەواوی جومگەکانی شۆڕشی ئەیلولی وا بە پارە و بە گەندەڵی و بە پارە و پول و بە سەفەر بۆ ئێرانێ وەها دەستی بەسەرداگرت بوو کە کەس هۆشی شۆڕشەکەی نەمابوو ئەوە بوو کە هەموو جومگەکانی شۆڕشی لە دەستی ساواکی شای ئێرانێدا بوو و کاتێک لە 75 سەددام حوسێن و شای ئێرانێ لە ئەلجەزایر بە سەرپەرشتی هەواری بومیدین سەرۆکوەزیرانی ئەلجەزایر کۆبوونەوە ئیتفاقە مێژوویەکەیان کرد کە بە ئیتفاقی ئەلجەزایر مەشهورە پشتی شۆڕشی کوردیان شکان پێکەوە و شا ئیمتیازێکی یەکجار زۆری لە سەددام حوسێن وەرگرت لەسەر مەسەلەی جنوب و زەفار و شەت العەرەب و ئەوانە و خاکێکی زۆری وەرگرت لە سەددامی لە جێگایدا ئەویش دەستی لە شۆڕشی ئەیلول و لە مەلا مستەفا و لەوانە هەڵگرت و کورد تووشی نەکسەیەکی ئەوەندە گەورە بوو کە ناوی بە ئاژبەتاڵ دەرکرد و تەواوی ئەم 100,000 کەسەی کە لە پێشمەرگە و لە عائیلە و لە خانەوادەوە ئاوارەی شۆڕشی ئەیلول ببوون لە ساڵی 74 هەمووی بێهیوا و بێ ئومێد بە سەرشۆڕی بە سەرشکستەجی گەڕانەوە خۆیان تەسلیم کرد یا لە شارەکانی ئێرانێ ئاوارە بوون و هەتا ئێستاش ڕەنگە ئاوارەی ساڵی 75 هەرما بێت بەڵام بەداخەوە بەعکسیەوەی هەموو شۆڕش و سەرکردەیەکی شۆڕژگەری جیهان کە معمولەن سەرکردەکان ئاخر نەفەرن کە پاشەکشەی دەکەن سەرکردەکان ئاخر نەفەرن کە دەستنا سەر سفرەی ئەگەر نان و پەنیرێک لە شاخێک دەستکەوێ هەموو جوندیەکان هەموو پێشمەرگەکان هەموو سەربازەکان دەخۆن جا ئەوجا سەرکردەکە دێدەخوا بەڵام بەداخەوە لە شۆڕشی ئەیلولدا لە ساڵی 75 هەرچی خەڵک بوو کە من بۆ خۆم لە بیرمە ئەو کاتی بۆ خۆم دەمدیتن دەچوون بەرەو پیریانەوە و گەنج بووین و هەستی کوردایەتیمان زۆر تێدا ئەوە بە قووەت بوو دەچوین بەرەو پیری ئەو ئاوارانەی باشووری کوردستانەوە و خەڵکی بارزان بەڵام زۆربەی زۆریان لە جانەوەنجی و لە بێچارەجی و لە برسایەتی و لە بێخانووی و لە سەرمان لە خێمە و لە ژێر جەمەلۆندا دەژیان بەڵام بنەماڵەی بنستەفا بارزانی و ئەو هەڵقە نزیکەی کە لە خۆیان نزیک بوون وەکو شاعیر و ماعیری دەربار و ئەوانە لە کەرەجێ بێلایان بۆ کردرابوو بۆ دانرابوو و شای ئێرانە لەوێدا بەخێوی دەکردن بەڵام باقی میلەتەکەی لە سەرتاسەری ئەم ئێرانەی لە بلوچستان و کرمانەوە بگرە هەتا شیراز و تەورێز و دەوروبەری مەهاباد ئاوارە بوون لە ئوردوگاکان لە زۆر بە جانەمەرجی بە جانەوەنجی دەژیان کە من بۆ خۆم لە بیرمە و بەداخەوە مەلا مستەفا دێرەدا وەکو سەرکردەیەک دروست بە عکسەوەی زۆربەی سەرکردەی دنیای کرد کە میلەتەکەی هەر ئاوە بەڕڵا کرد لە ماوەی 24 سەعاتدا گوتی تەپڵی ئاژبەتاڵی لێدەن ئێمە ئیتر تەواو ڕۆیشت خۆی و کڕوو منداڵەکانی و ژنەکەی و یارەکانی دۆست و براک نزیکەکانی خۆی برد لەگەڵ خۆی بۆ کەرەجێ و لەوێ شا کۆمەڵێک ئیمتیازی دانێ پارۆپولێکی زۆری دانێ و باقی میلەتەکەش بەس زۆر بە ناخۆشی تەسلیم بوونەوە لە ڕێگای پێنجۆن لە ڕێگای خانێ حاجی ئۆمەران و ئەوانی دیکەش کە تەسلیم نەبوونیا بۆیان نەدەکرا یا حکمی ئەعدام شتیوایان هەبوو یا دەرباز نەدەبوون بێنەوە خۆیان تەسلیمکەن لە ئێرانێ لە ئەم هەموو شوێنە عەزەمستان و ئەوانەدا ئاوارە بوون کە بەڕاستی کارەساتێکی مرۆیی بوو کە لە ساڵی 75 بەسەر خەڵکی باشووری کوردستان داهات و ئێستاشی لەگەڵ بێ هەر لەو لەندەنەی خۆمان لە کوردستان دەیان عائیلە هەن کە ئێستاش برینداری ئاوارەیی ساڵی 75 مەلا مستەفا لەو پەڕی نامردیدا وەکو سەرکردەیەک کە نەدەبوو ئەوەی بکە میلەتەکەی خۆی بەجێهێش بۆ خۆی چوو لە کەرەجێ پاڵی داوە دواتر بۆیە نەخۆشیەکەی چوو بۆ واشنگتۆن و لە خەستەخانە لە سەرتەختی خەستەخانەی مرد. من وەکو هەڵا ئەمن ناتوانم بڵم مەلا مستەفا هەڵی کردو بەڵام زۆر بە تێڕادیوی و بە فاکت و بە بەڵگە دەتوانم بڵم مەلا مستەفا
بە درێژایی ئەوەی کە ساڵانی کە هاتە لای قازی محەممەد لە جمهوری کوردستان لە مەهاباد و دواتر شۆڕشی ئەیلول و دواتر ئاش بەتاڵی 75 وە تا ئێستاش کە کوڕەکانی بن مەلا مستەفا و بنەماڵەکەی خیانەتیان بە میلەتی کورد کردووە. ئەوان لە هەڵە گوزەراون، ئەوان هەڵەیەکی ئاوایان نەکردووە کە مەسەلەن لە ڕووی نەزانینەوە ئێستا ئەتۆ لە ڕووی نەزانینەوە هەڵەیەک دەکەی یا مەسەلەن لێرە کتێبێک بەردەدەیەوە یا ئەوە هەڵەیە یا مەسەلەن بە ڕێگایەکدا دەڕۆی کە نابێ بڕۆی بە ئانقەز نەت کردووە. ئەوەی کە ماڵی مەلا مستەفای کردویانە بە دەستور و بە فیتی داگیرکەرانی کوردستان زوڵاونەوە. مەسەنە تۆ سەیری ئەوە بکە کە لە ساڵی 60ەکان ئەوان بە تەواوی چوونە ژێر ڕچێفی ساواکی شای ئێرانەوەەوە سەرهەنگەکانی ساواکی شای و خودی شا چی پێخۆش بایە ئەوی پێدەکردن و دواتر لە سەردەمی 79دا چوونە ژێرباری کۆماری ئیسلامی خومینیەوە و ئیتلاعاتی ئێران و سپای پاسداران چی پێخۆش بوو ئەوەی پێکردون، تەنانەت دەستوری پێدان ئەمری پێکردن کە ئەگە دەتانەوێت نەسریەکەتان نەفەوتێکە لە ساڵی 75ەوە بۆمان بڕیونەوە دەبێت ئێوە شەڕی دموکرات و کۆمەڵێ بکەن و ئەوان هاتن کردیان. ئەمن بۆ خۆم بەشدار بووم دەو شەڕێداوە ئەم بۆ خۆم لەوێ بووم و دەزانم کە ئەوان لە ساڵی 79 بە فیتی ئیتلاعاتی ئێران و سوپای پاسدارانی تازە پێهات بوو و ڕێژیمەکەی خومینی ئەوان هاتن شەڕی براکانیان لە ڕۆژهەڵاتی کوردستان کرد. ئەوان پێشتر لە ساڵانی 1970 و 1972 و 1973 بەڕاستی شەڕی شۆڕژگێرانی کوردی تورکیایان کرد و کۆمەڵێک لەو کەسایەتیانیان کە شۆڕژگێر بوون هاتبوون پەنایان هێنابوو بۆ باشووری کوردستان سۆک و سعید ئاڵچی و سعید قرمزی و ئەوانە و دکتۆر شوان و ئەوانەیان کوشت و تەسلیم کردەوە. یا لە 67 و ئەوانەدا کۆمەڵێک خەباتجێر و شۆڕژگێری وەکو اسماعیلی شەریفزادە، سولەیمانی معینی، مەلا ئاوارە کە هاتبوون شۆڕشێکی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆڕێ بخەن بۆ زۆرتر دەعم و پشتیوانی و گەورەبوونەوەی شۆڕشەکە لە باشوور لە ڕۆژهەڵاتی شتێکی وا هەبێت تێو دەبینی کەەوە مێژوو پێمان دەڵێکە هەمووی ئەو شۆڕژگێرانەی تەسلیم کرد، هەمووی ئەو شۆڕژگێرانەی تەنانەت کوشت و تەسلیم کرد. بۆیە ئەوانە لە هەڵەی دەرچوون، ئەوانە بە درێژایی مێژوو هەر ئێستا کوونێشەر ئێستا کوونێشەر ئەو ڕێگایە دەڕۆن بە تەواوی چوونە ژێرباری باری وڵاتێکی وەکو تورکیا وەکو میتی تورکیا و ئاغای ئۆردۆغان و دەبینی کە بە دژی براکانیان لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان مەعەدەل لەو 5-6 ساڵی ڕابردوودا بە تایبەت کە داعیش هات بۆ کوردستان و هەمومان دەزانی تورکیا تەرەفداری و دەعمی داعیشی دەکرد بەداخەوە مەلا مسعود بارزانی و کوڕانی مەلا مستەفای بە تەواوی چوونە ژێرباری سیاسەتەکانی میتی تورکیا و پێشیان گرت بەوەی کە هێزی مرۆیی یارمەتی مرۆیی بۆ ڕۆژاوای کوردستان بچێکە قارەمانەتی و حەماسەکانی ڕۆژاوای کوردستان لە تەواوی جیهان شاراوە نیە، هەموو جیهان ددانی بەوەی داهێناوە تەنانەت کەسایەتێکی گەورەی وەکو ئەمریکای وەکو بریت مەکگۆرک پێی ناخۆش بوو کە ڕۆژاوا ترامپ پێی بەجێ دێڵێ ئەوەندە چوو بوو ناو عەتف و دۆستایەتی ڕۆژاوای کوردستان و شەڕەوانە کچەکان بە تایبەت، بەڵام تۆ دەبینی لە چاو تەواوی دنیاە تاقانە کەسێکی کە دژایەتی شەڕەوان و ڕۆژاوای کوردستانی کورد شەخصی مەسعود بارزانی و کوڕەکانی بوون و هەروەتر ئەوەی کە ئێستا کوونێ لە تورکیا دەگوزارێ لە بە ئەو خەباتەی کە هەدەپە هەیەی یا ئەو خەباتەی کە لە قەندیل هەیە بەسەر بەڕابەری پەکەکەی تۆ دەبینی دوژمنایەتی ئەوانە دەکەن و ئەمە ینی ئەوەندە زۆرە کارنامەی خیانەتەکە کە ئەگەر ئێمە ئێستا کوونیە کامێراکە مەودای هەبێت تا دەتوانین تا ماوەیەکی چەندین سەعاتان ئێمە هەر بە فەقەرە خیانەتەکانی ئەو بنەماڵەیە لە خودی شخصی مەلا مستەفاوە کە کردی فاخر مێرگە سووری لە هیچ خۆڕایی کوشت کە خزمی خۆی بوو کە کادرێکی باڵای حیزبی شوعی بوو لە ئاخر شتەکاندا زۆرێک لە ئەوانەی کە ئێستا کوڕەکانیان چوونە دیوەخانەکانیان ئەوانی کوشت ئەوە بابی ئەوانەی کوشت
کە ئەوە هەمووی لەسەر ڕقی شخصی لەسەر ڕقی عەشیرەتی لەسەر ڕقی ئەوەی بوو کە دیوەخان ئیجازە نادا کە ئەوانە چی دیکە بێن و بچن و ئەو خیانەتانەی کردووە. بۆیە ئەمن زۆر دژی ئەوەم کە بڵین هەڵەکانی مەلا مستەفای یا کوڕانی مەلا مستەفای ئەوان لە بیدایەتەوە بە خیانەت دەستیان پێ کردووە و لە جمهوری مەهابادیشدا هەر نوعێک هەڵاتن بوو کە پشتی قازی محەممەدیان بەرداوە. ئەگەر قازی محەممەد زانی بای 4 کەسی لەگەڵە 4 کەسی لەگەڵ دەمێنێتەوە کە بتوانێت 10 ڕۆژان مقاومەتێ بکە بە دڵنیایی دەیکرد. تۆ گەپساولەکەی لە ساڵی 67 و 68 ئەگەر مەلا مستەفا شۆڕشەکەی کاک سولەیمانی موعینی و ئەوانەی ئاوا جوانە مەرگ نەکردبایە خەڵکانی وەکو اسماعیلی شەریفزادە و مەلا ئاوارە و ئەوانەی ئاوا بە شەیدکردن نەدابە یا بۆ خۆی نەیکوشپان تۆ بزانە دەکرا شۆڕش لە ڕۆژهەڵاتی کوردستان هەرگیز نەکوژێتەوە و بۆ خۆمان دەزانین 10 ساڵ دوای وەی کە اسماعیلی شەریفزادە و سولەیمانی موعینی سەرانی شۆڕشەکەی ڕۆژهەڵات کوژران 10 ساڵ دواتر ماوەیەکی کەمدا ڕێژیمی ئێرانی ڕووخا. ئەتۆ فکرەوە بکەوە کە ئەو کاتی کە ڕێژیمی ئێرانی شار ڕووخا شۆڕشێکی پاک و خاوێن مەسەن لە ڕۆژهەڵاتی کوردستان هەبایە وەکو پێشمەرگە حتمما خەبات لە ڕۆژهەڵاتی کوردستان بە ڕێڕێوێکی دیکەدا دەڕۆیشت کە ئەوانە هەمووی هۆکارەکەی بە شەخسی مەلا مستەفا و کوڕەکانێتی و ئێستاشی لەگەڵ بێت ئەوان لەگەڵ داگیرکەرانی کوردستان کە ئێران بێ کە تورکیا بێ زۆر جووترن لەگەڵ شۆڕژگەرانی کوردی ئێران یا شۆڕژگەرانی کوردی تورکیا. بۆیە ئەوان هەتا داگیرکەر لەوێ بێت پەنا بۆ کورد نابن و دەستی دۆستایەتی لەگەڵ کوردەکانی پارچەکانی تر درێژ دەکەن بەڵام حتمما خیانەتی پێ دەکەن. بۆیە باشتر ئەوەیە کە ئێمە باسی هەڵە نەکەین باسی خیانەتەکان بکەین. بەداخەوە بە درێژایی شۆڕشەکانی گەلی کوردستان بە تایبەت لە باشوور ولی ناوچەکە لە باشەکانی دیکەشدا تا ڕادەیەک بەڵام بە ئێمە تۆزێک واقع بین بەڵام هەمیشە دایم سیاست لە لای سەرکردەکانی کورد و لەلایەن بەشێک لە نوخبەی کورد بە تایبەت لە باشووری کوردستان چونکە دەمێک ساڵە دەخەبات و لە شەڕ و لە ئاژاوەدا بوون لەگەڵ ئەو دەوڵەتانەی یەک بە دوایەکی بەغدایە. بۆیە بەشێک لە سیاست لە لای نوخبە و سیاست مەداری کورد تێکەڵی موئامرە بووە. ینی بەشێک لە سیاست ئەوان بەوە تێدەگەن کە تۆ چۆن موئامرەسێکی باش بیت کە چۆنە تۆ بتوانانی موئامرە لە دوژمن بکەیت. ئەوە وای لێ هاتۆ ئەوەندە گەورە بۆتەوە و ئەو تێزە ئەو لێکدانەوەیە ئەو فکرە وای لێ هاتۆ کە گەیشتۆتەوەی کە چۆن موئامرە لە یەکتریش بکەین کە چۆن باڵێک لە ناو حیزبێکدا بتوانێت بە موئامرە بە ملشکاندن لەگەڵ باڵەکەی دیکە یەکلای کاتەوە و هەرەوەی کە مەلا مستەفا کردی لەگەڵ تێکەڵاوبوون لەگەڵ ساواکی شای و دەست درێژکردن بۆ ساواکی شا تۆ دەبینی لە 64 هەرچی جەلالی بوو بە ناوباڵی مەکتەبی سیاسی کە بە جەلالی ناویان دەرکرد بوو هەمووانی دەدیوی ئێرانێ کرد هەمووانی شکست پێهێنا و بە موئامرەیەکی تەواو ئەوەوە نەبە ڕێگایەکی دروست بە ڕێگایەکی مسالمەت بە ڕێگایەکی سالم تەندروست بەڵکو بە ڕێگایەکی ئەو پڕی قێزەون هات بە گشت هاوڕێیانی خۆی هاو نەژادەکانی خۆی هاو نیشتیمانە هاو پارتیەکانی خۆی داهاتەوە و زۆر نامەردانە ئەوانە لێدان ملی شکاندن و لە دیوی ئێرانی کردن ئەوەی کە لە 64دا ئەوانە چیان لە جەلالیەکان چیان لە شوعیەکان کردووە ئەوە لە تاریخدا نووسراوە تەنانەت خۆشیان ئینکاری ناکەن. بۆیە بەشێک لە سیاسەتی کوردی لە باشووری کوردستان هەمیشە و دایم جەمین بوو هەمیشە و دایم تێکەڵاو بوو لە موئامرە. بۆیە کاتێکیش موئامرە دێتە ناو سیاست هەموو شتێک محتەمەلە. ئەوەی کە دەست لەگەڵ ئیسرائیل تێکەڵکەی ئەوەی کە دەست لەگەڵ شتی قێزەون تێکەڵکەی ئەوە بۆیە ئەوانە هەمیشە و دایم دەستگاهایەکی سیخوڕی گەورەی خۆفێنەر تۆقێنەر دروست دەکەن وەکو پاراستن وەکو ساواکی شای وەکو دەستگای جاسووسی ئیسرائیل. بۆیە ئەو دەستگایانەی کومسانەکانە وەکو پاراستن پڕپڕە لە شتی نەهێنی پڕپڕە لە ملشکاندن کەس نازانێ هاوڕێیانی خۆیان ئەندامانی ماڵی خۆیان چۆن مەسن لە ناو بردووە. ئەمانە هەتا ڕۆژێک کە وەک چۆن بەعس ڕووخا لە ساڵی 90
یەک ڕاپەڕین کرا ئەمن و دەستی کۆمەڵانی خەڵکەوت یا لە 2003 تەواوی دام و دەستگاکانی ئەمر و ئیستیخبارات و مخابرات و دەست کۆمەڵانی خەڵکەوت لە بەغدا و لە کەرکووک ئەو کاتی مەگەر ئەو بنەماڵەیە ئاوا بڕوخێن و ئەو دار ئەگەر بتوانین بە ئەو کۆمەڵێک وەسایق و بەڵگە و ئەوانە ڕزگار بکرێن و ئەو جارە بۆمان دەردەکەوێت کە ئەوانە چیها کردداری قێزەون و موئامرەیان لێکتر کردووە. بە دڵنیایی پێت دەڵم کۆمەڵێک کاری قێزەون و دژ لە مرۆڤایەتی لە سزنەکانی ئاکرێ و لە سزنەکانی دهۆک و زاخۆ هەولێرە کراون بە دژی بەشەریەت، بە دژی مرۆڤایەتی، بە دژی هاوڵاتی، بە دژی هاونیشتیمانانی خۆیان کە ئەمانە ڕووی ڕەشی سەدام حوسێن و شای ئێرانێ بە دڵنیایی سپی دەکەنەوە، چونکە ئێمە دەزانین کە هەر ئەوانە زۆر بە ئاشکرا دێنن بەبێ ئەوەی کە بیشارنەوە ڕۆژنامەنووسی وەکو سۆرانی مامەحەمە، وەکو کاوە گەرمیانی، وەکو شەخستاری کەرکووک ئەوانە دێنن بە ڕۆژی ڕووناک دەکوژن و تا ئەو جێگای بکرێت ترۆری فیزیکیان دەکەن. ئەگەر نەکرا ترۆری فیزیکی بۆیان نەچوو سەریە لە ئوروپا بوون یا لە جگایەکی دیکە بوون کە دەستیان پێڕە ناگەن، دەست پێ دەکەن بەو دەستگا زەبەلاحی ئیعلامی خۆیان ترۆری کەسایەتیان دەکەن، ترۆری شخصیەتیان دەکەن، درۆ هەڵدەبەستن، فایلیان بۆ دروست دەکەن، فۆتۆشۆپیان بۆ دروست دەکەن، وابەستەی دەوڵەتی داگیرکەریان دەکەن، بەجاژ ناویان دەبن و ئەوە لەباری کەسایەتیەوە دایان مرێنن. بەڵێ بەداخەوە ئەو دەستگا شۆڕژگێرانەی ئێمە کە دەبوو دەستگاهای شۆڕژگێر بن، دەستگاهایەک من لە خزمەتی مەسەلەی نەتەوایەتیدا بن، ئەو ڕۆکانەوەیان لێ هاتووە لە خزمەتی چەند کەسێکی عایلەدان کە فەقەت و فەقەت بۆ ملشکاندن و بۆ لە ناوبردنی نەیاری ناوخۆیان.